حکومەتی هەرێمی کوردستان دەستپێکردنەوەی گفتوگۆکانی لەگەڵ بەغداد بۆ چارەسەرکردنی کێشە و ئاڵۆزیەکانی نێوان هەردوو لادا لەسەر بنەمای دەستوور ڕاگەیاند. کردنەوەی ئەم دەرگایە لە کاتێکدایە پێشتر هەردوو لا یەکتریان بە هۆکاری سەرهەڵدانی کێشەکان تۆمەتبار دەکرد. گەڕانەوەی هەرێم و بەغداد بۆ سەر مێزی گفتوگۆ و دانوستان بە بۆچوونی ڕۆژنامەنووسان هەنگاوێکی ئەرێنیە بۆ چارەسەرکردنی کۆی ئەو کێشانەی کە چەندین ساڵە بە چارەسەر نەکراوی لە نێوان هەردوو لادا ماوەتەوە. قسە لەسەر ئەوەیە ئایا کە مفاوەزات لەگەڵ عێراقە کرێت لەسەر چ خاڵێکی دەستور پێداگیری ئەکرێ. بێگومان پێداگیریکردن لەسەر ئەوە بێ کە ئەوەی ماوە نەهێڵرێ لە دەست بدرێ، نەک پچی ئێستا قسە لەسەر چەند بند و بڕگەیەکی دەستور بکەی کە کێشەکان بەرەو ئاڵۆستر بەرێ لێ ئێستاە. تۆ بێ لەو خاڵانەی دەستورەوە قسە بکەی کە ممکنە لە ئێستاە جێبەجێ بێ و عێراق گوێ بگرێت کە خۆی لە حاڵەتی نەشوەی سەرکەوتنە ئەبینێ و تۆ خۆت لە حاڵەتێکی جۆرێک لە شکست و کۆمەڵێک ئاوارەی زۆر لە خەڵکی کوردستان دروست بوو، کۆمەڵە ناوچەت لە دەستدا و تووشی شکستێکی ئەگەر کاتیش بێ شکستێکی سەربازی بووی ئەبێ کە ئەچی بۆ مفاوەزات بەو جانەوە بچی کە مفاوەزاتەکە بەریتە سەر لانی کەمی دەستکەوتەکانتی ئەوەی کە ماوە تیا پارێزی و کۆمەڵێک دەستکەوتی تازە بەدی بێنی کە بگونجێ بۆ ئەم دۆخە. بۆ سەرکەوتنی ئەو گفتوگۆ و دانوستانەی کە لەمە دووە لە نێوان هەرێم و بەغداد بەڕێوە دەچێت، چاودێرێکی سیاسی دەڵێت گرنگە و شاندەی دەچێتە بەغداد بۆ گفتوگۆکردن جیاواز بێت لە وەفدەکانی پێشووتر و پێویستە کەسانی شارەزا و لێهاتوو بوون لە بوارە جیاوازەکاندا بۆ ئەوەی ڕۆڵی ئەرێنیان هەبێت لە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداد. ئێستاش کە هەموو کێشەکان گەیشتن بە مەبەست کاتی ئەوەیە وەفدێکی تر، وەفدێکی بەتوانە، وەفدێکی شارەزا کە پێکاتەیەکی نییەوە، نەک وەفدە حیزبی و تەقلیدیەکان، بەڵکو وەفدێکی شارەزا و پسپۆر لە هەموو بوارەکانی دارایی، ئیداری، ڕێخستنەوەی سەرجەم پەیوەندیەکان جگەلەوەی کەوا ئێستا کێشەی تریش زیاد بووە جگە لە کێشەکانی بەش و ئەوانی کەوا پێکۆدان و توندوتیژی لە ناوچەکانە دروست بووە لە دروستخورمات و لە ئەمانە پێشێلکاری گەورەی دەستوری عێراق کراوە، خەڵک زیانی پێگەیشتووە. هەموو ئەمانە دەخوازێ جارێکی تر بە گوڕوتینێکی ترەوە ڕوو لە بەغا بکرێتەوە و هەوڵی ئەوە بدرێ کەوا لایەنی سێم و نێودەوڵەتی تر و نوێنەرایەتی وێنەمی کە لە عێراقدا هەن ئەوەی کەوا وڵاتانی گەوری وەکو ئەمریکا و فەڕەنسا و بەریتانیاوانە کە لە ڕابردووشە پێش ڕێفراندوم ئاماژەیان بۆەوە دابووکەوە ئەوان ببن بە نێوەندگیر و هەوڵی چارەسەریەوە بدەن. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ڕۆژ لە دوای ڕۆژ کێشە و ئاڵۆزیەکانی نێوان هەرێمی کوردستان و حکومەتی عێراق بەهۆی کەڵەکەبووی کێشەکانەوە ڕووی لە زیادبوون کردووە، بە تایبەت دوای بەڕێوەچوونی ڕفراندۆمەکەی هەرێم. هەرچەندە گەڕانەوەی کورد بۆ بەغداد ڕەنگە هەموو کێشەکان چارەسەر نەکات، بەڵام وەک چاودێران دەڵێن هەنگاوێکی پێویستە بۆ دوورخستنەوەی مەترسیەکان بۆ سەر هەرێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکان. هێمن کەمال، کورسات نیوز، سلێمانی.